لە زۆربەی دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر جار هاوڵاتیان لەم لەولا گلەییان لە فەرمانبەر یان لە بەڕێوەبەری یەکە ئیداریەکە یاخود لە شێوازی دروستبوونی ڕۆتین هەر هۆکارێکی دیکە گلەییان دەکرد. وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا بڕیارێکی داوە کە ژمارەی 414 داناوە بۆ تۆمارکردنی سکاڵا و گلەیی هاوڵاتیان. ئەم ژمارەیە کە ئێستا لە ڕێگای تۆڕەکانی پەیوەندیکردن دەکرێت هەر هاوڵاتیەک پەیوەندی بە وەزارەتی ناوخۆ بکات بابزانین جۆری سکاڵاکان چییە؟ یعنی هاوڵاتی دەتوانێت لە چ شوێنێک سکاڵا تۆمار بکات. تۆمارکردنی ئەو سکاڵایە ینی ناوەڕۆکەکەی چی بێت؟ پەروەردە، تەندروستی، چوزانم چ لایەنێک دەگرێتەوە. من کامەران حاج عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەمڕۆ بەرچاوڕوونی زیاترتان سەبارەت بەم پرۆژە بڕیارە پێدەدەین. کاکناڵی جەنابتان بەرپرسن لەم هۆبەیە پێم بڵێت سەرەتا بزانین 414 و هێڵە گەرمە چییە؟ لە کابینەی نوێی حکوومەتدا بەڕاستی گرنگێکی زۆر درراوە بە سکاڵای هاوڵاتیان. ئێمە چەند جۆرە سکاڵایەک وەردەگرین. پێمان باش بوو هێڵێکی گەرمی 414 دابنین کە لە گشت کۆمپانیای کۆڕک تیلیکۆم هەروەها ئاسیاسێڵ ئێستاش وا خەریکین لەگە زین دابنین. یعنی لە ئێستا هەموو تۆڕەکانی پەیوەندیکردن ناتوانین پەیوەندی بە 414. ئێمە زینیش وا خەریکین لەو نزیکانی بەڵام ئاسیاسێڵ هێڵی پەیوەندین دەتوانن بەڵێ بە ژمارەت کۆدی 414 هاوڵاتیان ڕاستەخۆ پەیوەندی بە وەزارەتی ناوخۆ دەکەین بۆ گەیاندنی سکاڵاکانی. باشە پێم بڵێ تەمەنی کردنەوەی ئەو هێڵە گەرمە پێم وایە تەمەنی کەم چەندە؟ هەر نزیکی 3-4 ڕۆژێک هەفتەیەک وەزیر جەنابی وەزیری ناوخۆ لە بەرنامەی تایبەتدا ئاماژەی بۆ کرد لەو بەرنامەیە ئیفتتاحمان. باشە بێگومان لە کوردستان 24 بوو لە ڕێگەی پرۆگرامێکی تایبەتی کوردستان 24 بوو بەڵام من دەمەوێت قسە لەسەر ئەوە بکەم لەو ماوە کەمە چەند سکاڵاتان بۆ هاتووە؟ ئێمە ڕۆژانە سکاڵامان بۆ دێت ڕۆژ هەیە زیادە ڕۆژ هەیە کەمە ئیتر دەگۆڕێ ژمارەکانێت بەڵام پەیوەندیمان هەیە و پەیوەندیمان پێوە کراوە زۆر لەو سکاڵانە ڕاستە و خۆ کارمان لەسەر کردووە زۆر لەو سکاڵانە لە کاتی سکاڵایەکە کێشەکانمان چارەسەر کردووە سکاڵاش هەیە جۆرا و جۆرە کارکردنی لەسەر بە دوواداچوون و لێکۆڵینەوەی دەوێت بۆیە جۆرا و جۆرن سکاڵات بۆ هەموو کەسێک کە سکاڵە تۆمارکە؟ هەموو کەسێک بۆ هەیە سکاڵە تۆمارکە بەڵام سکاڵایەکی حەقیقی بێت توانانی سکاڵایەک بێت کە بڵێن کە بە دوواداچوون ئەنجامی هەبێت یاخود سکاڵایەک نەبێت کە ئەوەی سکاڵا دەکات خۆی بزانێت سکاڵ. باشە سکاڵاکار گرینگە دانیشتی شوێنێک بێ یاخود کێشە نییە لە هەر چوار برێن پارێزگاکە بۆی هەیە سکاڵە تۆمار بۆ هەموو کوردستانە لە هەموو کوردستان دەتوان پەیوەندیمان پێ بکەن ئێمە کاری لەسەر دەکەین. باشە 12 هێڵی تەلەفۆنتان داناوە 12 وانە؟ باشە 12 هێڵی تەلەفۆن لەگەڵ هێڵی ئۆنلاین. ئێمە ئۆنلاینیشمان هەیە و سندوقی خزمەتگوزاری سکاڵاشمان هەیە دەتوانن بەدەستیش سکاڵای خۆیان بگەین. کەوا بەس لە ڕێگای هێڵی تەلەفۆنی نەخێر. پێم وایە پەیوەندیەکە هات ئێستا سکاڵای هەبوو. بەڵێ سکاڵای هەبوو کە داوای دەکرد کە لە ڕێگای کەرکک مەفرەزێکا بووە قەڵەباڵێکی زۆر دروست بووە دیارە ئەو چاپێکەوتنی هەبووە لە ڕێگای لە قونسڵخانە دوا کەوتووە دەویست ئەوەکەی بکرێتن کەلانی کەمەوە شقامەکە لەلایەن باسی مەفرەزەکەی کرد بڵێن پۆلیس بوو یان پۆلیسی هاتچۆ بۆ کەلانی کەمە گوتیوتی شوێ قەڵەباڵێکی کە زۆر دروست بووە هەنی زیاد بکرێن ئەوانێک کە لە شقامەوەدەوەستن هەتا قەڵەبارگە دروست نەبی بە زیاتر خەڵکە بڕواتن. باشە ئێستا تۆ سکاڵاکە دووەگەێ پاشان چی دەکەیت تۆ؟
ئێمە بەرزەکەنی بۆ سەری خۆمان کێشەکە لەلایەن سەری خۆمانەوە بە دڵنیایی وەڵام دەدرێتەوە باش ئێستاوە حاڵەتێکی بۆ نمونەوە تقریبا حاڵەتێکی لە ناکاوە ئێستا دەیانەوێت چارەسەری دۆخەکە بێ حاڵەتێکی والە کە لە ناکاو بێ چۆن ئیجرات دەکەنەوە ئێمە بەرز دەکەینەوە بۆ سەری خۆمان و ڕێگای تەلەفۆن وەڵامیان دەدرێتەوە یعنی ئاگادار شوێنی ئاگادار دەکرێتەوە ئەوانەی لە ناکاو بێ لە ڕێگای بەرپرسی هۆبەکە یەکسەر ئاگادار ئاگاداری شوێنی بەڵێ بۆم شێوەیە هەم ئەوکان وەڵام دەدرێتەوە تۆ بەس تەلەفۆن وەردەگری یاخود ئۆنلاینیش من تەلەفۆنەکە وەردەگرم تۆمار دەکەم لای خۆ بەرز دەکرێتەوە لە سەری خۆ پاشەوەی سکاڵا تۆمارکرا لەلایەن هاوڵاتیەکەوە کە لە ڕێگای کەرکووک مەفرەزەیەک هەیە هاوڵاتیەکە سکاڵای دییاندا فەرمانبەرە دیارە فەرمانبەران ئەو فەرمانبەرەش بەرپرسی خۆی و ئێستا دکتۆر سامی ڕاستەوخۆ بە دوواداچوون بۆ کێشەکە دەکات دکتۆر سامی بەڕێوەبەری گشتی نەوەزارەتی ناوخۆ لەگەڵ بەڕێوەبەری گشتی هاتوچۆی هەولێر قسە دەکات داوای چارەسەر دەکات بەوە بەشێک جێبگرینە قسەکەن. ئەرێ وڵا ئەزدیحامێکی زۆر دروست بووە هاوڵاتیان زۆر گلەیەکەن چاوەکەمی زۆر سپاس عیلاجی بکەن ئێستا سپاس. نمونە یەکێک لە سکاڵاکانمان وەرگرت دیارە لایانی پەیوەندیدار پەیوەندی کرد کێشەکە چارەسەر کرا ئێستا هەر فەرمانبەرێکە کەسێک سکاڵا دەکە بێ وڵام نابێت دەبێت بە دوواداچوونی بۆ بکە دواتر ئاگاداری سکاڵا کار بکاتەوە ئێستا ئەم بەڕێزە لەگەڵ سکاڵا کار قسە دەکات بابزانین کات باشی وەڕێزم ماوەیەک کەمێک پێشەسە پەیوەندیت کرد بە هێلی 4 هێلی گەرمی وەزارەتی ناوەخۆ وتر قەڵەباڵغەیەک لە شەقامی کەرکووک هەیە بەهۆی هەنی مەفرەزیەکی هاتوچووە دەست بەجێ لایەنی پەیوەندیدار ئاگادار کراوە بە ڕێبەرایەتی هاتوچۆی هەولێر کێشەکە چارەسەر کرا و پرۆژەی وەزارەتی ناوەخۆی حکوومەتی هەرێمی کوردستان هێڵی 414 هێڵی ئۆنلاین ئەم پرۆژەیە لە ڕێگای کەناڵی کوردستان 24 لە ڕێگای پرۆگرامێکی تایبەت وەزیری ناوخۆ خستیە ڕوو تاوەکو ئێستا ینی پرۆژەیەکی نوێیە وەزارەتی ناوخۆ ئامانجی چیە لەم پرۆژەیە زۆر جار هاوڵاتی سکاڵا دەکات نازانی چۆن سکاڵا بکە هەرچەندە لە دام و دەستگاکانی حکوومەت سەندوقێک دانراوە سکاڵا بەڵام هاوڵاتی زۆر جاران جێبیستی ئەوە بووینە کە بە متمانەوە سکاڵاکە ناگاتە شوێنی مەبەست وەزارەتی ناوخۆ دەیەوێت ڕاستەوخۆ جێی لە دەنگی هاوڵاتی بێت ئەو کۆست و بەربەستانی کە پێشتر لە ڕێگای مدیر و چوزانم بەڕێوەبەرەکان و فەرمانبەران دروست دەبوو زۆر جار کەیسێکە بوو کەیسێکی گەورە بوو بەڵام نەدەگەیشتە وەزیری ناوخۆ لێرە چی کراوە ئەم پرۆژەی بۆ ئەوەیە پەیامەکان ڕاستەوخۆ لە ڕێگای یەک تەلەفۆن ئیتر هەر چۆن بێتن تەلەفۆنێک دەکەی سکاڵەکەی خۆت تۆمار دەکەی پێم بڵێ ئەم ماڵپەڕە ئەم بەشە چیەمەوەی ئێستا بەڵێ بەنسبەت ئەم بەشەیە ئەمە ئۆنلاینە داواکاریەکانی هاوڵاتیان ڕاستەوخۆ دەگوازینەوە لە بۆ بەرپرسی هۆبەی هێڵی گەرمی 414 باشە ناوی پارێزراو دەبی بەڵێ ناوی پارێزراو دەبی تەنها ستافی هێڵی گەرمی 414 و ناوەکان دەبینن تۆ چەندە لەسەر ئەم کورسێ دانیشتووی 4 ڕۆژە 4 ڕۆژە چەند سکاڵات وەرگرتووە 3 سکاڵام وەرگرتووە چۆنە جۆرەکانی سکالایەکان زیاتر بەگشتی هەموو وەزارەتەکان دەگرتەوە ینی لە فەرمانگەکان سکاڵا دەکرێت بەڵێ هاوڵاتیەک دەڵێت چی بۆ نمونە ئەو هاوڵاتیە کێشەکەی لە دام و دەستگایەکەی ئەو شوێنێک کە ئیشی لێە گلەی لە ڕۆتین دەکە لەوانەیە گلەی لە ڕۆتیم کە لەوانەیە هەز بکات ئەو کەسە غەدری لێ دەکرێت باشە دواتر ناوەکەی پارێزراو دەبێت بەڵێ بەڵێ بە تاکیدیەوە باشە ینی زۆر جار هاوڵاتی سکاڵا دەکات ترسی لەوە دەبێت کێشەی بۆ دروست بکرێت بانگ بکرێت لە شوێنێکی دیکە دیارە وەزارەتی ناوخۆ ڕێکشوێنی گرتۆتە بەر بۆ ئەو کەسانەی کە سکاڵا دەکەن هیچ ترسێکیان نەبێت ناویان پارێزراو دەبێت تەنیا ئەرکی ئەوانە بەدواداچوونە بەڵام لە هەمان کاتش خەڵکێک بێوێ سکاڵایەک بۆ ناوزڕاندنی بەڕێوەبەرایەتیەک یان کەسێک بکە بێگومان ئەمەش لێپرسینەوەی دەبێت بە شێوەیەک ناوەکان و دەنگەکە ینی حیوارەکە تۆمار دەکرێت وانە بەڵێ بە دڵنیاییەوە ژماری موبایل و شوێنەکان و هەموو ئەو معلوماتی لە کەسەکە وەردەگرین ئەگەر بزانێت تاکیدکەینەوە ئەو کەیسەی هەر لە بۆ
هەر لە بۆ کات بەسەربردنە یان ئەوەتە کەیسەکەی مهمە کە کەیسەکەی عقا ئەگەر هات و کەیسەکەی عق بوو چوونە ئەو بە دوواداچوونی لێ بکراەوە کەوا لە هەموو ڕێکەوە ئێوە بە دوواداچوون بەڵێ بەڵێ بە دنیای لە نێو وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان وەک دەبینن چەند کابینەیەک دانراوە هەموو ئەو کابینانە پەیوەندیدارن بە خزمەت گوزاری پێشکەشکردنی خزمەت گوزاری بە هاوڵاتیان ڕاستەوخۆ لێرە هاوڵاتیان پەیوەندی بە فەرمانبەرانی وەزارەتی ناوخۆ دەکەن یەکێک لەو کابینانە سکاڵای هاوڵاتیانە وێڕای ئەوەی کە لە ڕێگای پەیوەندی تەلەفۆنی وەرە هاوڵاتیەک بۆی هەیە سکاڵا تۆمار بکات ڕاستەخۆ دەتانێت لەسەر هەر فەرمانگەیەکی سەر بە وەزارەتی ناوخۆ یان هەر شتێک کە پەیوەندیدار بێت بە حکوومەت و ئاسایش و ئەمنی نەتەوەی کوردستان دەتوانێت پەیوەندی بکات بە وەزارەتی ناوخۆ ڕاستەوخۆ بێ ینی ئاسایش و ئەمنیەتی هاوڵاتیەکەش پارێزراو بێت لێرە ئەم بەڕێزە لەم ژوورەیە ماندوو نەبی باشی پێم بڵێ ئەم ژوورە ینی مافی چێ بێ سکاڵا تۆمار هەموو هاوڵاتێک دەتانی بێ سکاڵا تۆمار بکە لە ڕێی سکایپ و یاخود سندوقی سکاڵا باشە سکایپ چۆن یانی ئێستا تۆ بە کەسێک بڵێ خوێندەواری نییە دەکاکە من نازانم سکایپ چییە؟ ئەلێرانە سکایپ تەلەفۆن دەکا یەکێ یارمەتی دەدا پێی دەڵێ تەلەفۆن بکە کە لێرانە تەلەفۆن دەکا مباشر یارمەندەکان جوابی دەدەنەوە ینی ڕاستەخۆ ئێستا تۆ پەیوەندی بە فەرمانبەری وەزارەتی ناوخۆ سەبارەت بە سکاڵای ڕۆژانە خەڵکێک دێ؟ بەڵێ ئێستاوە جوابی داوە ئەوە فەرمانبەری وەزارەتی باشە باشە کاکنە بەس ئەم کاتت باش من کامەران حاج عومەرم لە کوردستان 24 لە نێو پرۆگرامەکەمانی کاکنە بەس ڕۆژانە خەڵکێک دێ سکاڵە تۆمار بکە؟ جۆرەکانی ئەو سکاڵانێت چین کە خەڵکێک بیەوە سکاڵا بکە؟ وڵی ئێمە ئەو سکاڵانی کە تۆمار دەکرێتن هەندێک سکاڵا هەیە لەسەر هەموو دام و دەستگاکان دەگرێتەوە بە شێوەیەکی گشتی هەمووی دەگرێتەوە بەڵام بە تایبەت لەسەر ئەوانەی کە لە وەزارەتی ناوخۆنە یانی مەسەرەن وەکو شۆرتە و مرور و ئەو دام و دەستگایانەی کە سەر بە وەزارەتی ناوخۆنە زیاتر ئەوانە باشە یعنی لە هەموو پارێزگاکان بۆیان هەیە بێن سکاڵا تۆمار بکەن باشە پارێزگاکان بۆیان هەیە سکاڵا تۆمار باشە کاکنە بەس ئێوە هێڵی گەرمتان داناوە 414 یعنی کەسێک ئەگەر سکاڵای هەبی دەتوانێت بە ئاسانی تەلەفۆنێک بکە ئەم ینی هاتنی هاوڵاتی بۆ ئەم شوێنە بە چ مەبەستێکە بۆچی ئەوەتان داناوە جیاوازیەکەی خەڵکێک بێوێ ڕاستە و خۆ لەگەڵ ئێوە قسە بکە بەڵێ جیاوازەکەی ئەوەیە دەتوانن ڕاستە خۆ لەگەڵ ئێمە قسەی بکاتن و هەر بەڵگە و دیکۆمێنتێکی پێبیتن دەتوانین ئێمە لێ وەگرین چکە لەبێ سنووقی سکاڵامان هەیە دەتوانین لێوێ دایبنیێتن و لە بۆ ئەوەشەکە زیاتر زانیاریش وەربگرین لەسەر ئەو بابەتەی کە سکاڵەکەی لەسەری هەیە باشە زۆر جار هاوڵاتی پەیوەندی بە ئێمە دەکات دەڵێ کاکە لە فلانە بەڕێوەبەراتی گەندەڵی هەیە ڕەشوە وەردەگیرێ چوزانم کۆمەڵە قسەی لەم بابەتە دەکات تەجاوز هەیە دەکرێت ڕاستەوخۆ بێتە ئێرە ئێوە ئەم سکاڵایی لێوەرگرن بەڵێ دەتوانین ڕاستەوخۆ بێت لەوێ لەو کابینەی کە سنووقی سکاڵا و سکایپیشی لێ دەتوانین ئێمە ڕاستەوخۆ قسەی لەگەڵ بکەین و هەر بەڵگەجی هەبیتن و لەوێ دە سنووقی سکاڵامان هەیە دەتوانین لێوەرگرن باشە وەڵامیان دەدەنەوە دواتر بەڵێ وەڵامیشیان دەدەین و دوای ئەوەی کە نووسراوی پێ دەکەین بەرزی دەکەینەوە لە بۆ بەڕێز بەڕێوەبردنی جۆری و ئەویش بەرزی دەکات و لە بۆ بەڕێز بەڕێوەبەری گشتی دیوانی وەزارەتی ناوخۆ لەسەر فەرمانی بەڕێزیان نووسراو دەکرێتن لە بۆ لایەنی پەیوەندی چەند دەبی کاک نەبەز چەند دەبی ئەم پەیوەندێتان کردوتەوە یعنی ئەوەی ئێستا کە ئێوە لە ڕێی سکایپەوە خەڵکێک بێ سکاڵا تۆمار بکە بێتە وەزارەتی ناوخۆ چەند دەبێ ئەم پرۆسەیە ساڵێک زیاترە ساڵێک زیاترە دۆسەی زۆرتان وەرگرتووە؟ بەڵێ دۆسەی زۆرمان وەرگرتووە کاریشمان لەسەر کردووە زۆر بەشیان وەڵامیان درایکرد تۆ هاوڵاتی وانە؟ بەڵێ جان کۆمەڵێک ڤایلت پێ دەڵێ سکاڵامێ سکاڵاکە چیە؟ بەڕاستی ئەمە من چەند سارێکی لیموزینمێ لە شاری هەولێر بەڵێ یعنی تاکن بەڕاستی هەر نەوەک لە شاری هەولێر بڕێن لە عێراقیش بە گرانبەهان و سیاری لیموزین لە سیارەی نۆرماڵ درێژترن کێشت چیە؟ کێشەکەی من ئەوواڵێ کاکەگیان تۆ
هەموو شتێکم کردووە جامیان پێگۆڕیوم ڕەنگی سیاریان پێگۆڕیوم چەنانەت فەحسیان پێکردومەوە هەموو وەستڵ و هەموو ئەوراقێکم تێگەی چۆن لە تاریخی ئەو تاریخی کەوا بڵین کە داغڵ بووە لەو وەختەیە بووە لە هەموو شتەکانم کات وەختی و وڵی لەو کاتەیە کە بڵین پار بوو لەبەری کۆرۆنا پار بوو ئێستا تۆ هاتووی سکاڵە تۆمار بکەیت هاتووم سکاڵە بزانم ئایا بۆچی ناتوانم ئەم سیارەی من بکرای ینی کێشەی درێژبوون ئەڵێ لە هەولێرە ناسوڕێتەوە من لە بەریتانیا ژەم جادای ئێرە لەوانێت سێ بە جادای بەریتانیا بێ ئەو جادایی کە لە هەولێر 30 مەتری و 6 مەتری و 100 مەتری و 120 مەتری تەنانند 150 مەتری شەکرێتەوە باشە ئێستا تۆ هاتووی سکاڵە تۆ بەڵێگەن باشە کاک ناڵی ئەمە سکاڵای هەیە دەڵێ ماوەیەکی زۆرە و کێشەیەم هەیە چی بۆ برادرە دەکەین وەکو باسم کرێمە چەند جۆرێک لە وەرگرتنی سکاڵەمانە یەک لەو جۆرانە کە ڕاستەخۆ هاوڵاتی دێتەوە زارت کە ڕێگای سندوقی خزمەتگوزاری سکاڵا پەیوەندیمان پێ دەکات بە ڕێگای سکای سەبارەت بەو جۆرە سکاڵایانە ئێستا ئەوە هەموو ئەوەلیاتەکانی لێ وەردەگرین ئێمە نووسراو دەکەین بۆ پۆلیسی هاتوچۆ دەبێت لەگە ڕێنمایەکانی پۆلیسی هاتوچۆ بگونجێت هەروها ئەگەر سیارەکان درعبی بۆ کۆمپانی ئەمنیەکانی لە ڕووی ئەمنیەتی شۆ بگونجێ ڕێنمایی تایبەتمان هەیە ئیتر ئەگەر شێوەکە یاساییبی ئێمە داریمەوە لەسەر ناوەڕۆکی ڕێنمایەکان یاسایبی کێشێ ئەمە نووسراوەکان کاکامەران ڕزمێ بۆ ئەوەی من سیارەکەی من درعنیە سیارەکەی من تەنانەت کەوتە لیموزین لە ئێستا بە پێی ڕێنمایی وەزارەتی ناوخۆ ڕێنمایی سیارەکەی من باوەڕ ناکەم ئەم ڕێنمایی ئەم جۆرە فایدە یان ئەم جۆرە معاملاتە کەوتبێتە بەر وەزارەتی ناوخۆ من یەکەم شخصم یەکەم کەسم کە جۆرەها سیارەی لیموزینمێ تایبەتە باشە چی لەگەڵ دەکەن هەر چارەسەری بۆ دەدۆزێت ئەوەلێتەکانی لێ وەردەگرین بە دوادچونێکی جوان وردبوونێکی جوانی لێ دەکەین لیزنێکی دەتوانین لۆ تەشکیلکەین سەبارەت بەگەر بزانین کێشە هەیە ئەگەر لە ڕووی یاساییەوە تەواو ئێمە لاریمانیە لاری نەبوونی دەدەنێ بەڵام ئەگەر لەگە ڕێنمایەکان نەگونجێ و لەگەڵ ڕێنمایەکانی هاتوچۆ بەتابەت لەبەرەوەی لیمۆزین سیارەی درێژە ئەوە بە شێوە یاسایی وەڵامی دەدەین. ئەمە ژوورێکی دیکە وەزارەتی ناوخۆیە ئەمە ژووری ئۆنلاینە کە چەند فەرمانبەرێکی وەزارەتی ناوخۆ لە ڕێگای ماڵپەڕی وەزارەتی ناوخۆ سکاڵای هاوڵاتیان وەردەگرن ئەمە هەموو سکاڵایە نووسراوە لای خۆیان تۆمار کراوە ئەم دۆسیانەی دەبینن بە ئەم قەز من ئەم دۆڵا بەم کردوتەوە ئەوە هەموو نووسراوە لە زۆربەی ناوچەکانی کوردستان سکاڵە تۆمار دەکرێت لە ڕێگای ئۆنلاینەوە پێم بڵێ ئۆنلاین ئەمانجەکەی چیە؟ ئێستا ئەمە 404 دەمان هەیە کابینەی سکاڵامان هەیە ئەم ئۆنلاینە ئەرکی چێ ئیشی چێ چۆن داخل دەبی؟ ئۆنلاینش لە بۆ وەرگرتنی سکاڵای هاوڵاتیانە لەبەرەوەی کە مافیان نەخورێتن کار ئاسانیە لە بۆ هاوڵاتیان کار سکاڵایەکیان هەبێ لە دام و دەستگاکانی حکوومەت دەتوانێت لە ڕێگەی ئۆنلاین و لە ڕێگەی ماڵپەڕی وەزارەتی ناوەخۆوە دەتوانن سکاڵای خۆیان بگێنن. باشە سکاڵەکان زۆر جار هەیە ئێستا هاوڵاتێک جێ لە من بی دەڵێەوە کامەران و فەرمانبەرت چی دەڵێ کاکە سکاڵا دەکەین کە جوارمان نادەن. زۆربەی سکاڵەکان بە دوواداچوونی لەبۆکرایە هەر لە کاتی وەرگرتنی بە دوواداچوون بەڵێ خۆی هەمووی دەبێت خۆی دەوێت هەمووی بە دوواداچوونی بۆ بەڵامە بەس لەوەیە زۆربەی وەڵامیان گەڕاوەتەوە 394 سکاڵامان لە بۆ هاتی هەتاوە پۆستا هەموو کتابی پێدەکرێن نووسراو دەکرێتەوە بۆ سکاڵەکان لە بۆ لایەنی پەیوەندیدار لە دوای گەڕانەوەی وەڵامی خاوەن سکاڵا دەدرێتەوە و سکاڵاشمان هەیە پێویست بە پێی سکاڵەکە سکاڵا هەیە پێویست دەکات لیژنەی لە بۆ پێ باشە نمونەی ڕووداوێک هەبووە چارەسەرتان کردبوو؟ بەڵێ زۆربەی سکاڵەکان زۆر سکاڵە نمونەمان هەیە بەڵام پارێزراوە لە بەروی سکاڵەکان بەس کارمەند هەبوو مەسەن لە وەزارەتی تەندروستی بووە لە خوێندنی باڵا بووە سکاڵای لەسەرکرا جاربارە کەشکە چارەسەرکرا و لادراوە. باشە ئەمە چییە ئەمە هەموو سکاڵێک؟ ئەوە راپۆرتی نمونەی سکاڵای سوودمەند بووە لە خزمەتگوزاری. بەڵێ ئەو سکاڵانی کە بە شێوەی وبسایت لە بۆمان دێ بە شێوەی سکایپ لە بۆمان دێ بە شێوەی هێڵی گەرم لە بۆمان دێتێ لە وبسایت وەزارەتی ئەوانە هەموو تۆمار دەکرێت بەپێی سیستەمی ئایزۆ دەکرێت ناوەکە بخینەوە بەروارەکەیە
ئەو سکاڵانە کە تۆمار دەکرێتە راپۆرت بەروارەکەی دەنووسین بەرواری وەرگرتنی سکاڵەکە دواتر ناوی سکاڵەکاری دەنووسین باشە وەرگرتنی سکاڵەکەی لە ڕێگەی پەیوەندی تەلەفۆنیە سکاڵەکار هەیە باشە ناوەکان ناڵێن دێتە ئێرە چیەمە؟ ئەوە تۆمارکاری سکاڵایە ئەوش تۆمارکارە ئەوەی کەسێک کە تۆماری دەکات دواتر بابەتی سکاڵەکە پوختێک لە سکاڵەکە دێنووسێت جوانە ئەوەی تر ئەو ڕێکارانەی گراوەتە بەر لەگەر حاڵەتەکەیە مەسەن نووسراومان کردێ لە بۆ لایانی پەیوەندیدار دواتر وەڵامی ڕانەوەی وەڵامی لایانی پەیوەندیدارە لەسەر سکاڵەکە دواتر وەڵامدانەوەی خاوەن سکاڵە لە ڕێگەی ئیمێل جوابی دەدەینەوە یاخود لە ڕێگەی پەیوەندی تەلەفۆنی جوابی دەدەینەوە دەرگاکانی وەزارەتی ناوەخۆکراوەیە هەر کەسێک بێ سکاڵاکە لە ڕێ ئۆنلاین لە ڕێ سکاڵای ڕاستەخۆ وەزارەت لە ڕێی 400 هێڵی کرد. بابزانین ئامانستان لە دانانی هێڵی گەرم 414 چییە؟ هەندێک جار دەبینین شارەوانیەکان پارێزگاکان هێڵی گرمیان هەیە بەڵام بۆ وەزارەتی ناوەخۆ هێڵێکی وادادن هۆکارەکان چی؟ زۆر سپاس ئەم هێڵە جیاوازێکی خۆی هەیە ئەکییت وەزارەتی ناوخۆ بۆ جێبەجێکردنی کارنامەی کابینی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان کە بابەتی چاکسازی یەکێک لە گرنگترین خاڵەکانی ئەو کارنامەیە چەند هەنگاوێکینا بۆ چاکسازی لە دام و دەستگاکانی وەزارەتی ناوخۆ و بۆ بەدواداچوونی شێوازی جێبەجێکردنی چاکسازیەکە و وەرگرتنی فیدباکێک و هەروەها گوێگرتن لە سکاڵای هاوڵاتیان و لە گازنگلەیی و گازندەکانیان لە دام و دەستگاکانی وەزارەتی ناوخۆ هێڵی گەرمی 414 دامەزراند ئەمە نزیکی هەفتەیەکە جەنابی وەزیر لە بەرنمەیەکی تایبەتە ئاماژەی پێدا و لە دوای ئەوە ئەو دەست بەکار بوو ئەم هێڵە هەموو سکاڵە جیاوازی خۆی ئەمە تایبەتە بە دام و دەستگاکانی وەزارەتی ناوخۆ بەڵام ئێمە کە دەبینین بە بەدواداچوونی ڕۆژانەمان لەسەر هەموو دام و دەستگاکانیتی حکوومەت هاوڵاتی پەیوەندی دەکا و سکاڵات دەکات لەم حاڵەتە ئەگەر لەسەر دام و دەستگای وەزارەتی ناوخۆ بێت ئێمە دەستگاکانی وەزارەتی ناوخۆ بە دواداچوونی جددی بۆ دەکەین هەندێک کێشە هەیە پێویستە فەوری تەدەخل بکەیت و چارەسەری بکەیت هەندێک کێشەش هەیە پێویستی بە لێکۆڵینەوە بە دواداچوون هەیە ئەو بە فەرمانی وەزیر لیجان تەشکیل دەکات باش ئێمە بینیمان خۆت پەیوەندیت کرد لەگەڵ لانی پەیوەندە لەسەر سکاڵایەک بەڵام زۆر جاریش ینی ئێستا هەندێک لە هاوڵاتیان جێبیستی حیوارەکەی ئێمە بن دەڵێ کورەکە کە سکاڵای چی بەخوا کەس بەدەم سکاڵاکان نایە ینی بەڵگەتان چی هەر سکاڵایەک هەبێ ئێوە بە دواداچوونی بەعکسەوە ئێمە سکاڵا هەیە سکاڵی ئێمەرجنسیە بە پەلەیە پێویستە ڕاستەوە خۆتە دەخورکی پەیوەندیمان پێوە دەکەن ئێمە یەکسەر لەگەڵ ینی پەیوەنددارە بە دواداچوون دەکەین و چارەسەری دەکەین و پەیوەندی دەکەینە بۆ هاوڵاتیکە اقتصادی کە سکاڵا هەیە بە دواداچوونی پێدەوێت لێکۆڵینی پێدەوێت هەندێک جار سکاڵەکان دێت بۆ تایبەتمەندە بە دەستگایەکی ترەوە بە وەزارەتێکی ترەوە بە فەرمانگەیشترەوە بۆ نمونە لە یەکێک لە زانکۆکان سکاڵایە هاتبوو و ئێمە نردمان بۆ ئەو زانکۆی تایبەتمەدە ئیجراعاتی خۆیان کرد تحقیقیان کرد خەتاباریان سزادا و مافیان بۆ مافخراوەکان گەڕاندەوە ئەوەی گرنگە لەم هێڵە بێ کۆدە دەتوانی ڕێک 414 پەیوەندی بکەی لە هێڵی ئاسیا سێڵەوە لە هێڵی کۆڕەکەوە لەگەڵ زێنی شایستا چەند کێشەیەکی تەکنیکی ماوە احتیمال لە خلالی هەفتەیەک دەڕۆژ ئەوانش دەست بەکار بن ئەوەی گرنگی ئەم سیستەمەیە سیستەمێکی تەواوە سیستەمێکی سایکڵە تەواوە تۆمار دەکرێت سکاڵاکە بە دواداچوون بۆی دەکرێت و وەڵام دەدرێتەوە و ئەو کەسێک کە بۆ گاڵتەکردن و بۆ سکاڵای کەیدی یان سکاڵی بێبنەما بەڵێ هەموو زانیاریەکانی پارێزراوە ئەگەر لەسەر حەق بێت زانیاریەکانی هەمووی پارێزرا و ئەگەر لەسەر نەحەقیش بێت ئێمە ئیجراعاتی بۆ دەکەین لەبەرەوەی هەمووی تۆمار دەکەین. پێشتر خەڵکێکی زۆر گلەی ئەوەی دەکرد کە سکاڵای هەیە لە کەموکوڕیەکان لە هەندێک لە فەرمانگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان بەس نازانێ چۆن سکاڵا تۆمار بکە چێ بە دواداچوون بۆ سکاڵەکەی ئەو دەکات وەک وەزیری ناوخۆش پێشتر باسی لێوە کردووە بەرپرسان لە وەزارەتی ناوخۆ دووپاتیان لێ کردوتەوە هیچ سکاڵایەک ناکرێ وڵامی نەبێت و ئەگەر وڵامیشی نەبوو ئەوە دەتوانێت بە دواداچوون بکە و 100% دەبێ وڵام بدرێتەوە و ناسنامەشی پارێزراو دەبێت تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەسێت.